خۆشەویستان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد خۆشحاڵین ئەمجارش لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی ژوانی هونەرمەندان بە دیداری ئێوە شادبینەوە بە دەرفەتمان زانی ئەمجارە کە وەکو مۆسیقا ژەنێک هونەرمەندی شاری سلێمانی کاک جەزا کەریم کە ناسراوە بە جەزای ساز بکەین بە میوانی ئەم ئەڵلقەی بەرنامەی ژوانی هونەرمەندان بە ناوی سەرجەم ستافی بەرنامی ژوانی هونەرمەندان و تەلەڤیزیۆنی زەحمەتکێشانەوە زۆر بەگەرمی بەخێراتنی برای هونەرمەند و خۆشەویستم کاک جەزا کەریمەکەم بۆ ئەم میوانداریە بەخێر بێ سەرچاوە. منیش هەروەها زۆر سپاسی سەرجەم کارمەندانی تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەتانەکەم بە تایبەتی ستافی ئامادەکەر و وێنەگر و مۆنتێرن و دەرهێنەری ئەم بەرنامە ئازیزەتان هیوادارم هەر پێشکەوتوو بەرەو پێشەوە بڕۆین. زۆر سوپاس بەخێر بێ سەرچاوان. کاک جەزا حەزەکەین لە سەرەتایە با بڵێن وەکو سەرەتایە کورتێک لە ژیانی خۆت و چۆنێتی ئاشنابوون بە دنیای مۆسیقا و گۆرانی و چۆن چوویتە ئەو جیهانەوە حەزەکەین باسێکمان لەوە بۆ بکەی ئەگەر بکرێت. سپاس دەکەم. لە ڕاستیدا من سەرەتای تێکەڵاوبوونم بە دنیای مۆسیقا ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە ئەو کاتە لەگەڵ دامەزرانی تیپی مۆسیقای مناڵانی بێخود لە شاری سلێمانی مژە کاتە قوتابی بووم لە قوتابخانەی بێخودی سەرەتایی لەگەڵ کۆمەڵێ هاوڕێ و ئازانی ئەو کاتەمە لە قوتابخانەی سەرەتایی لەوانە کاک سۆرانی حەزبکەم ئەچە و کاک لاوگلەتیف و کاک دارا عەبدوڵڵا و کە پاشان ئەوانە بوون بە هەوێنی دامەزرانی تیپ مۆسیقای مەولویش بە سەرپەرشتی مامۆستای بەناوبانگ و مامۆستای دوورەوڵات ئێستا یادی بەخێر مامۆستا نامدار عومەر کە لە خولێکی هاوینەیە کە لە قوتابخانەکەمان نەکرێەوە بووین بە ئەندام لەو تیپەیە و ئەو پاش ساڵێک توانیمان بەشداری بکەین لە وابزانم فێستیڤاڵی ساڵی مناڵانی جیهانی بوو لە هۆڵی فارابی لە ساڵی 1970 یعنی بەئاسێکی زۆر باش مۆسیقایەکی زۆر ڕێکوپێکی پێشکەش کرد تیپەکەمان ئەو کاتە. بەڵێ ئەی تاوەکو چەند لەو تیپە مایتەوە ڕۆی دوورکەوتنەوەت لە تیپی مۆسیقای مەولوی چی بوو؟ کاک سەباحجان ببوورە من وابزانم نەمتوانی ئەو کاتە بچمە تیپ مۆسیقای مەولوی هۆی دوورکەوتنەوەشم هەر پاش ساڵێک بەڕاستی یانی زووشدا بڕام یعنی یەک ساڵ ئەندەم و تیپەیە ئەو کاتە بەهۆی هەندێک عادەت و تەقالیدی خێڵەکی و مەسەلەن من وەکو عەشرەتەکەی خۆمان خاڵێکم بە ڕەحمەت بێسان نەماوە زۆر معارز بکە من ینی تێکەڵای مۆسیقا شتووە بم بەڕاستی ینی وەزعی زۆر ناخۆش بوو پێم وایە ئێستا هەندێک لەو برادرانمان کە ئەندام و لە تیپ مۆسیقای مناڵانی بێخود ئێستا لەوانەیە گوێیان لە ئەم چاپێکردنیا بیبینن هەتا کە بە ئالەتەکانمانەوە ئەچین بۆ پرۆڤە بۆ دەوری مۆسیقاکە ئەو کاتە شتێکی زۆر زۆر هین بوو لە سلێمانیا بڵێن پێش 20 ساڵ ئێستا باشە لەخوا بەزێ بێ کەوا مۆسیقا و خەڵک ڕۆشن بیر بووە بەرامبەری مۆسیقا و هەموو بینی مناڵێنێرێتە دەورەی مۆسیقا و هەموو ئەبینی خولی هاوینەی زۆر زۆر کراوەتەوە لە قوتابخانەکان و لە گەڕەکانە مایە زۆر خۆشحاڵیەکەوە خەڵک گەیشتەوە ئاستا ئەو کاتە گاڵتەیان بە ئێمە کرد ڕێگەیان پێگرتین یعنی زۆر جا تووشی ناخۆشی ئەبووین بەڕاستی یعنی ئەو کاتەوە بووە نسبەتی سەردەمی ئێمەوە. سەرکەوتووی کاک جەزا هیوادارم زیاتر بتوانین خزمەتی مۆسیقای کوردی بکەیت. کاک جەزا هەر لە میانەی گفتوگەکەمان با بڵێن جەنابەت وەکو مۆسیقا ژنێک ئایا لە ئەمڕۆی ئێستای مۆسیقا و گۆرانیە کام ئیش بە ئیشی جاد ئەزانی یعنی ئیشێکی جاد بێت و دوور بێ لە کۆمەڵەشت و ئەوەی کە بمێنێتەوە حسابی ئیشی بۆ بکرێت؟ وەڵی کاک سەبحەجان تەمان زۆر سپاس دەکەم بۆ پرسیارە بەڵام لەوانەیە و پرسیارە زۆر لە ئاستی هونەری من بەرزتر بێت لەوانەیە ئینسانێکی زۆر ئەکادیمی تر بتوانێت وەڵامی ئەو پرسیارە باتەوە بەڵام لە هەمان کاتە وەکو بینەرێک یا وەکو متابعێکی مۆسیقای کوردی کە من لە دوورەوە ئاگام یا لە دوور و لە نزیکەوە تێکەڵاوی مۆسیقا بم ئەوەنەی ئاگیارم ئیشی جاد ئەکرێ زۆر ئیشی سەرکەوتوش بەنجام گەێنراوە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە بڵێن ئیشی ئەم لەولاش زۆر نییە ئیشیش هەیە بەڕاستی لە ئاستی مۆسیقای کوردی زۆر نزم کردێتەوە ئیشیش هەیە بووەتە هۆی لە کارکردنی مۆسیقا و هونەری کوردی بەڵام لە هەمان کاتە ینی مای خۆشحاڵیە کە مۆسیقا و ئاواز و هونەری کوردی بەعام بە شێوەیەکی گشتی من وای ئەبینم کە بەرەو پێشچوونێکی زۆر بەساوە بینێت و زۆر بەرەو پێشەوە ئەگەر ئاوا بڕات یعنی ئینشاڵڵا زۆر لە گەشەکردن زیاتر بەرەو پێشەوە ئینشاءڵڵا هەر لەو پرسیارەوە بەڕێی تۆ من پێم وایە چەند ساڵانێکی پێش ئێستا ئەچووتە هەر شوێنێکەوە ئەوەی کە گوێ لێ ئەبوو لە کاسێت یا گۆرانی بیانی بوو یا فارسی بوو یا عەرەبی بوو ئایا ئێستا بەڕێی تۆ هەستەکەی ئەو زاهیرەیە کەم بێتەوە خەڵک